پێشتر لە 4 ساعتێکە لە 24 کاتژمێردان درابوو توانیم 7 ڕێز لە بەرکەم یان نزیکی نیو سەفحە دەکا لە لاپەڕەکی بە ئامادەکاری و تەفسیر و یعنی بەو کاتێک کە تەرخانم کرد بەس ئەلحەمدولillah ئێستا لە ماوەی 5 خولەک بە لەبەرکردنی بینینی دەتوانم لاپەڕک و 11 ڕیز لە بەرکەم بەس 5 خولەک جارێک تەماشای موبایلم دەکرد لەسەر فەیسبووکی بووم پیجی ئاوت ئەکادیمی کە تە پێش چاوم تەماشای فیدباکەکانم کرد یەکە لە فیدباکەکان ئەوە بگوتی لە ماوەی 5 خولەک ئاستم ئەو دەبەرە پێشتۆ توانیم لاپەڕێکیان لاپەڕک و نیو لە بەر بکەم لۆندەی بوومە حافظ قورئانها ڕەشە بووم زۆر پێم سیر بوو بەڕێزێکی من سەرتا خۆتم بناسێنن ناوی تەواوەتیتان تەمەنی بەڕێزتان لە چ شارێکن ئاسی خوێندن ئەی باشە مامستەرجان من ناوم ئیمان مستەفایە تەمەنم 24 ساڵە و لە هەولێرەوە بەشداریم کردووە و دەرچووی پەیمانگاشم یەخوا سەربەرز و سەرفراز بن سەلامت بی مامستەرجان گەلێک مەمنون خات ئیمانگیان بەڵێ جان پێمان خۆشە باسی ڕابردووی خۆتمان بۆ بکەی یادگەت چۆن بووە چۆن بڕیاردا بەشداری لەم چالاکردنەوە بکەی ئێستا ئاست چۆنە تەمام وەڵاهی سەرەتای چێ بووە هاندانم ئەمن پێشتر هەر لە بنکەی بووم حیفزم دەکرد واتە لە بەرکردنی قورئانم هەبوو نزیکەی 2 ساڵ و شتێک بوو کە بەردەوام بووم بۆ هەمومان دیبوونەوە و هەفتانە دەچووم نزیکی بستوانیم کە 4 جزء یعنی لۆ 5 ئەوش بە مەزبوطینە ئێستا دەترسم بسمەوە سەرم ڕازای چکە بەبیرم نەمایە و هەروەها پێشتر چوو بۆ هۆکاری هاندانم ئەوە بوو کە جارێک تەماشای موبایلم دەکرد لەسەر فەیسبووکی بووم پیجی ئاوت ئەکادیمی کە تە پێش چاوم تەماشای فیدباکەکانم کرد یەکە لە فیدباکەکان ئەوە بگوتی لە ماوەی 5 خولەک ئاستم ئەو دەبەرە پێشتۆ توانیم لاپەڕێکیان لاپەڕک و نیو لە بەر بکەم لۆندەی بوومە حافظ قورئانها ڕەشە بووم زۆر پێم سیر بوو یعنی گوتم تاو بڕیارمدا ئینشاءالله کە هەر کاتێک توانم هەبی یەکەم کارم ئەوە بکە بەشداری ئەو خولەی بکەم کە خەڵک ئەوەندە توانیتیان کە ئاسان بەرەو پێشەوە ببەن بێگومان منیش دەتوانم وانە هەروەها وایە وە پێشترش لەو لەبەرکردن و ئەوانە من زۆر خراپبووم یعنی هەر شتێک لەبەرکردن بەیە خۆم لێ نەدەدات چکە زۆر لێ دەترسام زیاتر ئەوانە بکە زانستیەکانم هەڵدەبژار علمیەکانم هەڵدەبژار سەرەتای کە لە پۆلیسی جیا دەبێ و دەچێ پۆلی 4 دەبێ علمیان ئەدەبی هەڵبژێریوانە ئەو جاکە چوومە علمی هەم جار مامۆستا بەمی دەگۆ دەبی لەما بینی ئەدەبی و علمیش پۆلێکی لۆنگۆ دروستکەین ئەنگۆ نازانم نایلمی ئەدەبینە یعنی مە بەسم لەوە بکە زۆر لە لەبەرکردنی دەترسان بەس ئەلحەمدولillah ئێستا ئاسم زۆر بەرەو پێشچووە یعنی دەتوانم لە ماوەیەکی کەم ئەو شتانی کە دەمەوێ لەبەرکەمیان زۆر پرۆژە هەبوو کە ئەو ماوانە کە دانرایە دەڵێن بۆ منە ئەوەندە فەرموودەی لە بەردەکەی لە ماوەی ئەوەندە و ئەو دیاریانێ و کە سەرتاسەری کوردستان بوو لەوانێت تۆش بیست بێت یعنی زۆر بێخەم بووم لەوەی لەبەروی ئەو خولەم کردبوو دەمتوانی لە ماوەیەکی کەم لە بەرکەم فەرموودەکان و بەبیرم بێتەوە پێشچاوم ماشاءالله یەخوا پیرۆستان بێت زۆر خۆشحاڵم بەخێر بن بناو خەزانە جوانی چالاکردنەوە سەلامت بە مامۆستاجان گەلێک مەمنون یەخوا بێوەی بن خات ئیمانگیان ئاسی لەبەرکردنتان چۆنە ئێستا لە 4 کاتژمێرێکە چنێک توانی لەبەرکی ئێستا چۆنە ینی لە 5 خولەکە چنێک لەبەرەکی پێشتر لە 4 ساعتێکە لە 24 کاتژمێردان درابوو توانیم 7 ڕێز لە بەرکەم یعنی نزیکی نیو سەفحە دەکا لە لاپەڕەکی بە ئامادەکاری و تەفسیر و یعنی بەو کاتێک کە تەرخانم کرد بەس ئەلحەمدولillah ئێستا لە ماوەی 5 خولەک بە لەبەرکردنی بینینی دەتوانم لاپەڕک و 11 ڕیز لە بەرکەم بەس 5 خولەک و لە بیستنەکەشی لە بیستنیشی حەفوان لە بیستنیشی دەتوانم دوولای لە بەرکەم ماشاءالله لێوێ زۆر گۆڕانێکی گەورەی ماشاءالله تۆ پێشی توانیتە لە 4 سەعاتە نیو لاپەڕ لە بەرەکی ئێستا 2 لاپەڕ لە 5 دقا لە بەرەکی ماشاءالله بەڵێ مامۆستاجان ئەلحەمدولillah فەزلی خوای گەورەیە بەسەرمانەوە هەروەها چاکەین گۆشە بەسەرمانەوە کە توانیمە ئەوەندە بەرەو پێش بڕۆم ئەلحەمدولillah لە خوای بەزیاد بی ماشاءالله ئەی خات ئیمانگەناستە چۆنە دوای ئەوەی پێشتی بەم دەر ئەنجامە جوانە چ شتێک داناوە لە ژیانە فێری ببی ئەوانی کە چەند ساڵە 24 ساڵ تۆ پێی نەگەشتووی ئێستا بەتەمای چی بکەی بم یادگە بەهێزێتەوە ئینشاءالله
الحمد لله والله هل بخم زور خم يكلا كربولو إن شاء الله بمحافظ قرآن وهرو هم زار دلم بريا زوتر ها لبولي ششة وبولي دوازو وخلم ناسي بأتواني بما أستكي برستر بلزبين بس الحمد لله مش تخير تدا هك هم طبعا زار ما مستعطى دلي هركاتك دستان بيكر يعني درنيا مهم دس بيبكن و آه الحمد لله استاكا يعني لولا بركرنوشتي بقشتي زور زور باشم إن شاء الله عفظ قرآن كشهر دبيت بپشتیوانی خوا چاوەڕین بەڕاستی زۆر چاوەڕێنێتە إن شاء الله إن شاء الله يكم زاركا تاقیکردنەوە کرایە سەرەتای کە هاتینە ناو زوومەکەی ئەبزام لەبەرکردنی وشە و ژمارە و ئەوانە بوانە بەڵێ کە سەد وشە و ئەوانە دانرابوو لە گوتیان لەبەرکەن زۆر پێم سێر بگوتم یان چێ دەتوانانی ئەوەندا وشەی لەبەرکە لەو ماوەکەمەی ئەم کە نتیجە هاتەوە 15 لە سەدم هینا گوتم مەمنون ئەمدا توانیم 15 ژمارە یعنی وشەی لەبەر بکەم يعني من بس ملي بس الحمد لله استادتوان بو تكنيكاني كفير بما اواني كمامستا اوت باس كريان مامستا كاين كبغشتي يعني لا درستهم كراو كان اواني كفير بوين هموي دتوان استادي بزيكم يعني بتوان لبركم وبيرم بيتو بشي نسمو يعني زول احتياج لكنم ماشاء الله زۆرێک لە بله بەشدارمەوە ئەو لە بەرکردانە بۆتە یاریکردن بۆمان لای تۆ شوایە بالضبط دراستك مامستا جانيان او تكنيكاني كهي يعني او اواني كفير يعني كردن زور سودم ليدي تلا مروكوا بۆ نمونە دانانی کات ئەوە زۆر باسییان دەکرد کە دانانەوەی کات زۆر مهمە بۆ نمونە لە 24 ساعت دەڵێ ئەوەندە ناتوانم ئەو زۆر گرانە ئەو بە هەفتێک ئەمن تەواو ناکەم بەس کە کاتی کەمت دانەها زۆر پەرت بە مێشکدا مێشکشت چاڵاک دەبێ ئەکیت ئێستا من بێزگەلەوەی لۆیادگە و ئەوانە سوودم لێ تیان بۆم نە کارەکانی تکەی ماڵیان هەر کارێکی تکە بێ بۆ نمونە کاتەکەی دادەنێمەوە دەڵم بۆ منە بە 15 خولەک دەبی ئەوی تەواو بکەم کە جەڕەس لێدرا دەبی تەواوم کردی الحمد لله زۆر سوودی تە لەلایەنەکانی دیکەش ماشاء الله ماشاء الله تبارك الله ئێوە بزان خاوەن مناڵیشن چۆن مەسەلەن ئەتوانی گەشتوی بۆ ئاستە و مناڵی بچووکیشت هەیە و ئیشی ناو ماڵیش ئەەکەیت و ئایا کە خەڵک ئەڵێ مەسەلەن من پێم ناکرێ و مەجالم نییە تۆ چی بۆ کەسانە ئەڵێی چۆن ئامۆژگاریانەکەی وڵی هەمووی فەزلی خی گەورەیە کەم زار دەڵم وەنیەت پاکیشە و هەروەها یعنی هەمزار دەڵم یعنی هیچ دەگەڕێگر نییە پێویست ناکە بەهانەی لۆ خۆمان بینەوە ئێساکە من بڵێم پێم ناکرێ بەهانە هێنانەوەی لۆ خۆم نەگلۆت و یعنی خۆم ئیقناع دەکەم ئەگەر نا هیچ دەگەڕێگر نییە منداڵ ڕێگر نییە بۆ نەکاتی خەوی جودایە و کاتەکانی بەخەبەری دوای دەتوانانی کاتەکانی دابشکێ یا خود ماڵ بەڕێوە بردن یان هەر کارەکانی دیکەدیان کارکردن لە دەرەوە دەتوانی ئەوانە هەموو بەرنامە ڕێژی بۆ بکەی لە شەوە بوون لە دەتوانی بەرنامی خۆدانە کە بەیانیان ڕاهێنانەکانم لەو کاتە دەکەم ئەو لەو کاتە ئەوە دەکەم پێویست ناکە شتەکان زۆر لە خۆت گەورەکە ڕاستاندێک زەحمەتی دەبێ بەرپرسیارەتی زیاترە زەحمەتی زیاتر لەوەی کە تۆ بەتەنیا بیت و منداڵ و ماڵ و منداڵ و ئەوانت نەبێ بەس خی گەورە هەموو شتێک ئاسان دەکات دۆت عنی زۆربەی کات کە ڕاهێنانەکان هەیە هەندێک زار یان دەرسەکان هەیە لەسەر لاپتۆپ سیرم دەکرد لاپتۆپەکەم لەسەر کۆنتەری دادەنا تا منداڵەکە دەستی لە نێداوە ها لۆک ئاو چینەکات و بتوان ڕاهێنانەکەم پێ بکرێ یان گوێ لە دەرسەکان بگرم بتوانم تێبینەکان بنووسمەوە هەم منداڵەکەش دەخستە باوەژیان یاریم بۆ دادەنا و وەگوێشم لە دەرسەکە دەکرد و تێبینیشم دەنووسی یعنی شتێک مەحاڵێ مهم ئەوەیە نیەتت پاک بێت و خۆت یەکلای بکەی و دەست پێ بکەیت زۆر زۆر ڕاست والله ئەگەر بەڕای من هەگەر بەدیار مناڵەوی بەخوات کە گەورەش بوو هەر ئەرکی هەیە و بۆی هەر لە ئێستاەوە دەستکیتە خۆپێگانی خۆت بە تەنسیق و بە ڕێگا و تەکنیکی تازە و وە کاریگەرەوە ئەتوانی ئینشاڵڵا بچتە پێشەوە و مناڵەکانیش بچێتە پێشەوە خۆشت هەر پەرە بە خۆت دەی دەستەکان خۆش بارەکەڵە ڕاستەکە مامسام جار دەڵێ داک و باو قدوێ لەو منداڵەکان یعنی منداڵەکان لە داک و باویان ببینین ئەوە دووبارە دەکەنەوە چی بچێنی هەر ئەوە دووری تۆ کە ئەمن ئێستا کاتەکانم بە سوۆشال میدیا بەسەر ببەمیان بەشتی بێهودا ئەوە منداڵەکان نسبین و دسپێ نابیگلە یان لێ بکەم کە ئایا منداڵەکانی ملو ئەوها دەرچوونێ لە ئەوها دەرچوونوانە زۆر زۆر ڕاستە یخوانەسەکان خۆش سەلامەت یا ڕەبێ یان مانگیان ئەتوانی باسی ئەومان بۆ بکەیت کە تۆ لەم چاڵنجی بۆماندا نابوو ڕێکۆرشکاندنە توانیت 5 خولەکە 2 لاپەڕە لەبەر بکەیت
ئەم چاڵنجەمان چۆن ڕاگەیاند چۆن هەڵی ئەسەنگێنی وە لەناو خولەکەیە هێشتا ئێمە بەردەوام دیاری و خەڵاتمان ئەبێت لە کۆرسەکانی تری ئاوات ئەکادیمی یان کەناڵە خێزانیەکە کە دوای چالاکردن ئێمە لە خزمەتانە ئەبین چۆن ئەم شتە هەڵ ئەسەنگێنی پێت چۆنە؟ دەستان خۆش بێ ئینشاءالله سەرکەوتبن هەم جار دەڵێم ماشەڵڵا گەلک عەفوان گەلک بەسەبرن لەگەڵمان یعنی ئەو هەمووە لۆدەی لەسەرتانە ئەو هەمووە پرسیار و یعنی بەڕێوەبردنە ماشەڵڵا هێشتا زۆر بەسەبر و یعنی بە تەواوەتی ئامانجەکەتان پێکایە و ئەو چالەنجە ڕاتانگەیان شتێکی زۆر باش بڕاستی چکە ئەمە هەر دەمانگوت کاتمایە جارێ کاتمایە پێڕادەکەین بەس ئەو بکە ئەو چالەنجەتاندانە تاو ئەمە دەبات تاوامان کردبایە یعنی هەوڵماندا مشک بەخۆی وایە چە ئاستێکی لۆدانەی یان دەگاتە ئەو ئاستەیان بڕە کەمتر مهم یعنی هەر دەگاتێ ئینشاءالله ئەوجا کە ئەو چالەنجەدانرا لەبەرکردنەکە هەر ڕاهێنانم کرد کە لە زیادم نەکردبایە نم دەنووسی چکە دەمگۆ با بەردەوام بنەک کەمی بنووسم ئاستم دابەزیان ورم پێ دابەزی ئیلا ئەگەر زیادم کردبایە نووسی بە لە لەبەرکردنی بیستنیش زیاتر باشترم لەبەر چێ لەبەروی پێشتری ژوا بووم یعنی ڕۆژانە ساعتێک تا 2 ساعت جوم لە بابەتی زۆرا زۆر دەکرد بەس ئێستا لەبەرکردنی بیستنی لەبەر چه باشتر بوویمە ئەکسید و ئەها سەرتاکە هیچ لێ تێنە دەگەشتم بەس کە بەردەوام ڕاهێنان ڕۆژانە هەندێک زار 20 دقە یان نیو ساعت دەیان گۆ ڕاهێنانی بیستنی بکەن ئەمە ساعتێک لە 2 ساعتی دەم کرد لۆی ئاستم زۆر بەرەو پێچوو ئەوجا ئێستا کە ئەها خێرا بیستنی دەتوانم خێراتر تێبگەم کە بمێ گوێ لە شتێکی 1 ساعتی بگرم بۆم دەکاتە نیو ساعت چکە کاتەکەی خێرا بووە و لە خێرابینیش ئەلحەمدوللا باشم چکە تا ئێستاکە هەر بەو شێوازەی ڕۆشتینە لە خوێندنی مەکتەب و لەبەرکردنی شتەکان بەعام بۆیە لەوش گەشتمە لە پەڕک و یازدەڕێزی ئەوش باشم ئەلحەمدوللا بەس ئەو چالێنجکردن و بەردەوامی مامۆستاکان لەگەڵمان زۆر باشە لە قوتابەکان ئەمە هەموو جارێ لە پەیوەندی مامۆستا و قوتابی وا تێگەشتون کە دەبێ بتون بیدورداری بیت و ماف خوران و ئەو شتانە هەیە بەس لە ئاوات ئەکادیمی ئەوە نییە هەموو مامۆستاکان هاوڕێن لەگەڵ قوتابیەکان یعنی قوتابیکە زۆر هەست بە ئارامی دەکا کە پرسیارێک دەکا پرسیارەکانی ناخواتەوە بڵێ نەکەم لەوانی بشکێندرێمەوە نا یعنی هەموو جاریان لە ڕاهێنانەکان کە مامۆستا سدیق لەگەڵمان بوو هەندێک زار ئاستی زۆر کەمیشمان دەهێنا بەس نادەیگوت ماشەڵڵا زۆر باشن و بەرەو پێشن بۆی هان دەدرێ کە بەرەو پێشچی یعنی ئەوە ستافی ئاوت ئەکادمی زۆرمان لەگەڵ بوون ئەلحەمدوللیلا ویان کرد زۆر بەرەو پێش بچین زۆر جار سار دەبوونەوە بەس زوومەکان هەندێک زار زوومەکان تایبەت ببەوەی کە هان بدرێتەوە ساربوونەوەمان نەمێنە دیسان دووبارە دەست پێ بکەینەوە الحەمدوللیلا یخوا پیرۆستانە الحەمدوللیلا سەلامت یا ڕەب مامۆستا جان گیان یخوا سێڤەربی ئیمانگیان لە ڕووی تەندروستی و دەرونیەوە تۆ چه ئیسفادەیەکت کردووە لە چالاکردنەوەی مێشک توانیتەوە الحەمدوللیلا دەرونیان جەستەت چی گۆڕانکاریەکەت بەسەر هاتووە الحەمدوللیلا خۆی بەزیاد بێ وەڵا لە ڕووی تەندروستیەوە کە باسی زوومەکان باسی یادگە و تەندروستی یادگە و جەستە دەکرا لە پاش ئەوە کە یعنی زوومەکەم گوێ لێگرت و ئەوانە زۆر سوتم لێدی شەکر بە تەواوەتی تەرکم کرد پێشتر و هەبوو یعنی 15 ڕۆژ دەمتوانی شەکر تەرکەم یان ئەوانە بەس بەردەوام دەبووە چونکە سنوورم لۆیدانە نابوو نەمەتوانی زاڵ بم بەسەر ئەو ئاڵت ببوونێ کە بە شەکرەوە هەمە بەس الحەمدوللیلا ئێستا وا 40 ڕۆژ زیاترە شەکرم نەخواردیا وەکچی دەڵێت تەقی سەرم دە هیچ گوێم لێ نییە زۆر ئاساییەدا و لە ڕووی ڕێخستنەوەی خەو الحەمدوللیلا زۆر باشم لە ڕووی زیادکردنی خواردنی بەسوود کە زۆر باسی خواردنی بەسوودەکان و تەرکردنی هەندێک خواردنی کە زۆر زیانی هەیە ئەوانم الحەمدوللیلا وردە وردە تەرک کردی ئەوان یان خواردنی دەرێ جاروا بوو دەم خوارد بەس ئێستا الحەمدوللیلا بڵێ بەتەواوەتی نا یعنی گەزارێکی زەڕوری بێ ئەگەرنا هەر ناخۆ یعنی بەگشتی زۆرم سوود لێ دێتیا یان ئەو خواردنەوەی زۆر پێشتر دەمگۆ ئەوکو تەواو دەبی ئەوەندە لیتر ئاوە یان ئەوەندە یعنی ئەوەندە مڵا چۆن دەتوانم تاوەکەم بەس الحەمدوللیلا ئێستاکە لۆ ئەو خواردنەوەی زۆر باش بوومە یان تەکنیکی هەناسەدان و ئەوانەکە هەناسەدان سوڕی خوێن چاڵک دەکات و یادگە بەهێز دەکات ئێستا زۆر باشتر بوومە لەوەی
الحمد لله بقشتي. الحمد لله الحمد لله لفظي خواهی گەورەیە بەڕاستی زۆر خۆشحاڵم و گۆڕانە گەورانی بەسەرت هاتووە سپاس بۆخوا ئەم بەشدار بە بەڕێژانی کە بۆمان باس ئەکەن ئەم گۆڕانانە معجیزە نین ئەمانە ئەگەر هەوڵدەی پشت بەخوا بەستی هەموو بەدەستی لە پشتیوانی خۆی گەورە و هیچ فەرقێک نییە لە نێوان بەشداربووانە بەڕاستی وەکو خۆتەڵی پێشت ئاستت لاواز بوو ئێستا ماشاءالله لە هەموو ڕێگۆ چتێتە پێشەوە لە ڕووی ژیانی ئاسایی خۆشتەوە سپاس بخوای گەورە یەخوا پیرۆستان بێ سلامت خاتم گیان. کۆتا بەڵێ پەیامی جە. تۆ کۆتا پەیامی تۆ چییە بۆ ئەوانی کە گوێ بیستیتۆن و ئەتوانین بڵین ئەوانی کە دوو دڵن وەڵاهی پێیان ئەوان ئەوەیە کە یعنی بۆچی پارە کۆ دەکەنەوە یان لە ڕووی ئەگەر لە ڕووی مادێکەوە باسکەین بۆچی پارە کۆ دەکەنەوە بۆ ناوماڵگۆڕین و بۆ شتی ئەولا بۆ جلوبەرگ و بۆ دەرچوون و بۆچی پارە کۆ ناکەنەوە بۆ خولێک کە ژیانتان دەگۆڕێت بەڕاستی یعنی ئەو خولە ژیان بە کاملی دەگۆڕێ لە ڕوو تەندروستیەوە لە ڕووی یادگەوە یعنی ئەوە وەکو دیارێک پێشکەش خۆتان بکەن گرنگی ئەمە گرنگی زۆر بە شتەکان دەوروبەرمان دێن بەس بیر لەوە ناکەین و ئایا مێشک و یادگە و جستەمان چەند پێویستەکە بەرەو پێشی ڕۆژانە ئەبدەیت بکرێتەوە زانیاری نوێ بسێتە مێشکتەوە یان لەوانێ پارەکە ڕێژەیەکی زۆر بی وەکو ئەو خاتونەش باسی کرد کە سەرتا بیر لێ دەکەوێت بەسکە دێ ناو خولەکەی دەزانی ئەو هەموو زانیاریە کە نرخی بێکۆتایە وەردەگری یعنی سەیرە دەڵێ 100 ئەوەندەش بایە شایانی بوو بەڕاستی شایان بۆ ئەوزە پێیان لە ئەوانەیە کە ئەوانی کە بەشداریان نەکردیا هەتاکو ئێستا هیوادارم بەشدار بکەن بەڕاستی چاکەیەکە کە لەگەڵ خۆیانەکەن و فەزلی خوای گەورەیە هەمجار مامستا ئێڤار جارێک باسیەوە کرد گوتی کە لێرەنە یعنی سوودفە نییە ئەو خوای گەورە ئەنگۆ هەڵژاردێ کە لێرانە سوود ببینە ئەوەندە بەرە پێشچن ببنە خۆدووە لۆ کەسانی پێش خۆتان و ئینشاءالله بەردەوامیش دەبن یعنی ئێستاکەوە 3 هەفتەمایە 3 هەفتەی زێڕی نیژمایەوە ئەمە ئەو هەمە سوودەمان دیتە ئەی پاشی پاش ئەو 3 هەفتەی دەبی چەند سوودی ببین و چەند زانیاری زیاتر وەربگرن الحەمدولله دەستان خۆشبی گەلێک مەمنون ئینشاءالله زیاتر و زیاتر بەرەو پێش دەچن ئینشاءالله هەمجار دەڵم ئاوت ئەکادمیز دێ ئاواتەکانە کە بەدی بێ دەزانی کە شتەکانیت کە هەوڵدانە مەحاڵ نییە ئیلا هەوڵدان و پشبەستن بەخوای گەورە ئینشاءالله دەگەیە